هەناردەی نەوتی هەرێم دەست پێ دەکاتەوە. موچەی مانگیدا خۆی نزیک کردەوە لە سەری ساڵ. ئەنجامی وەرگرتنی قوتابیان لە زانکۆ پەیمانگاکان بڵاو کرایەوە. سڵاو سمەیەم لە تیوارۆسی هەواڵتان پێشکەشەکەم. سەرۆکی لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەران ڕایگەیاند هەوڵ بۆ نەهێشتنی ناکۆکیەکان لەگەڵ هەرێمی کوردستان دەدەن و دەیانەوێت دەست بە هەناردەکردنەوەی نەوت بکەنەوە. ئەتوانێت سەرۆکی لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەران سەبارەت بە کێشەی خەرجی کۆمپانیەکانی نەوت لە هەرێمی کوردستان ڕایگەیاند. خەرجی و بەرهەمهێنانی نەوت لە بەسرە و ناسریە جیاوازە لە کێڵگە نەوتیەکانی هەرێمی کوردستان کە لەوێ گرێبەستەکانیان هاوبەشیە و ئەوەش تەواو جیاوازە لەو گرێبەستانەی کە حکوومەتی فیدراڵی ئەنجامی داون. ئەتوانێت ڕوونیشی کردەوە کە ئامانج لە لێک تێگەیشتنەکان لەگەڵ هەرێمی کوردستان بریتیە لە دۆزینەوەی میکانیزمێکی گونجاو بۆ یەکخستنی بۆچوونەکان سەبارەت بە نرخی نەوت و دەستپێکردنەوەی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان. ئەوەشی خستەڕوو کە لەگەڵ حکوومەتی هەرێمدا گەیشتونەتە لێک تێگەیشتنێکی سەرەتایی بۆ ئەوەی گرێبەستەکانیان لە هاوبەشی بەرهەمهێنانەوە بگۆڕدرێن بۆ هاوبەشی لە قازانجدا. دوای ئەوەش لیژنەی دارایی لەو بارەیەوە لەگەڵ وەزارەتی نەوت کۆبەوە. لەگەڵ وەزارەتی داراییشدا کۆ دەبێتەوە. سەبارەت بە داهاتی نەوتیش ئەتوانی ڕایگەیاند ژمارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان جیاوازن لەوەی حکوومەتی فیدراڵی باسییان دەکات و ئێمە ئەو داچایانە لێک دەدەینەوە. لە میانی دیدارەکانیشماندا لەگەڵ بەرپرسانی هەرێمدا جەختمان لە یەکخستنی پێناسە گومرگیەکان و دەواازە سنووریەکان و ڕێکخستنەوە و زیادکردنی داهات کردووە. هەرێمیش چەند قۆناغێکی باشی بڕیوە لەو بارەیەوە هەروەک جەختمان لە بەبانکیکردنی موچەی سەرجەم فەرمانبەرانی هەرێم کردوتەوە بە دوواداچوونمان بۆ ئەو بابەتانەش کردووە. ئەمڕۆ دووشەممەیە 16 کانونی یەکەمی 2024 تاوەکو ئێستا موچەی مانگی دەی فەرمانبەر و موچەخۆرانی هەرێمی کوردستان دابەش نەکراوە. بەڵام سەرچاوەیەک لە وەزارەتی دارایی عێراقەوە ڕایگەیاند ئەمڕۆ نزیکەی 760 میلیارد دینار دەخرێتە سەر هەژماری بانکی هەرێم. سەرچاوەکە وتیشی گرفتی موچەی مانگی 11 چارەسەر کراوە و ڕەوانە دەکرێت. ئەو سەرچاوەیە دەڵێت بڕی 430 میلیارد دیناری کورتێنانەکەش لەم یەک دوو ڕۆژەدا ڕەوانەی هەرێم دەکرێت کە بۆ کورتێنانی موچەی مانگەکانی 10 و 11. بەپەی ئەو ئامادەکاریانەی کە کراوە سبەی سێشەممە موچەی مانگی دەی چەند وەزارەت و فەرمانگەیەک دابەش دەکرێت و هەر ئەم ڕۆژ لیستی موچەکە بڵاو دەکرێتەوە. وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمیش جەخت دەکاتەوە کە سبەی موچەی چەند وەزارەت و فەرمانگەیەک دەدرێت. ئەمڕۆ وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجامی وەرگرتنی دەرچوانی 12 ئامادەی لە زانکۆ و پەیمانگا تایبەتەکانی هەرێمی کوردستان بۆ ساڵی خوێندنی 2024 و 2025 ڕاگەیاند. وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بڵاوی کردەوە ڕاگەیاندنی ئەنجامی وەرگرتنی قوتابیان لە زانکۆ و پەیمانگا تایبەتەکانی هەرێمی کوردستان هاوکاتە لەگەڵ بڕیاری وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی تایبەت بە کەمکردنەوەی کرێی خوێندن لە زانکۆ و پەیمانگا تایبەتەکانی هەرێمی کوردستان کە ساڵانە بە ڕێژەی 10 بۆ 120 کەم دەکرێتەوە. ئەمەش لە پێناو لە بەرچاوگرتنی باری دارایی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە. پێشکەشکارانی زانکۆ و پەیمانگا تایبەتەکان لە هەرێمی کوردستان لە ئێستاوە دەتوانن لە ڕێگەی لینکی تایبەتەوە ئەنجامی وەرگرتنیان لە زانکۆ و پەیمانگاکان بە کۆدی تاقیکردنەوەکانیان وەربگرنەوە. بەڵام پێویستە وەرگیراوان لە ماوەی 3 ڕۆژدا پەیوەندی بە شوێنی وەرگرتنیان بکەن. ئەگینا مافی وەرگرتنیان بەو بەشەوە نامێنێت. سێ هەواڵم پێشکەشکردن هەر شاد بن.